میوانداریا دکتر بهروز جعفر سروکی پیمانگاه مدیتریانه جبول کلین دوار انرژی ده سلیمانی لگل می دکتر سپاس با آماده بونا و اف روش عراق تیده در باز ده ببلم جهور دست بکن کتی حالت که ده لگل دا کتنا نرخی نفته ناکو کشی دناف برا ریاض و بغدا سرحل دانه ده بگهن کیوه دوی دا بازینا بردام یا نرخی نفته ده بدیتناوه سپاس وڵا لە ڕوونکردنەوەکانە گوێم لێ بوو زۆر باسی مێدتریانە و کرد کە هێڵێکی تازە لە بانیاسەوە چێتە سەر دەریای سپی ناوەڕاست یان مێدتریانە زۆرم پێخۆش بە و هۆشداریە نوخبەی کوردی و ناوەندی کوردی و دەسەڵاتی کوردی ئەم بیرکەرەوە استراتیژیانە یاخود ئەم ڕوونکردنەوە استراتیژیانەی لێ ئاگادار بێ کە ئێمە بۆ خۆمان خۆتەزانی نزیکەی 8 ساڵە مرکزێکی بحوث و دراساتمان لەسەر ئەو هێڵ و هێڵکاریە دامەزرانوە چ لە قوبرس چ لە هەرێمی کوردستان چ لە بەغائیش لە مەجالا ئەکەین کە پێڵەن جیۆپۆلیتیکی وزە بەنسبەت وەڵامی پرسیارەکەتەوە زۆر گرنگ بوو بەڕاستی گرنگ بوو لەبەرەوەی عێراق بە نزیکخایەن لە بەردەم هەست بە کێشەکە ناکات بە ماوەی نزیک بە مەودای قەریب هەست بە کێشەکە ناکات بەڵام بە مەودای وەسەط و دوورخایەن عێراق لە بەردەم داڕمانێکی دارایی گەورەدایە بەهۆی پرسی نەوتەوە بە تایبەتی بۆ چونکە ئێمە ئەگەر دێنە سەر بابەتی وزە هەر هایدرۆکاربۆنمان نییە کە غەڵوس و غازی سروشتی و نەوتە بەڵکو ئێمە نزیکەی 7 جۆر وزەی نوێ بۆمان هەیە ئێستا جیهان بە تایبەتی کەنداوی عەرەبی لەگەڵەوەی یەدەشێکی زۆری غازی سروشتی و نەوتیان هەیە بەڵام بە لێشا و بایەق بە هایدرۆجینی سەوز دەدەن بە وزەی پاک بە بەرەمێنانی وزە لە ڕێگەی هایدرۆپاوەرەوە ئاوە بە بەرەمێنانی وزە لە ڕێگەی باوە لە ڕێگەی خۆرەوە و لە ڕێگەی پەینی شیمایی و لە ڕێگەکانی دیکەوە بەڵام کێشەی عێراقەوەیە لەناو ئەم هەموو لقانەی کە وزە هەیەی لەناو ئەم هەموو فەرعانەی وزە ئەو تەنها فۆکۆسی لەسەر نەوتە تەنها پشت بە نەوتە بەستێ داهاتی دارایەکەی بە نزیکەی 195 اینجا قوبڵمە ئامنت بالله پشت بە نەوت بەستێ بەڵام بۆ هەناردەکردنی ئەم نەوتەش تەنها پشت بە بەندەری بەسڕا ئابەستێ جیۆپۆلیتیکی یا گرژێکی جیۆپۆلیتیکی بله ببوورە دکتۆر دوێ وەختێدا ڕەوشە جیوسیاسیە ناوچەیە وها دکە بهێتە پێشبینیکردن کو تێ نرخێ نەفتێ دەمێن پێش لە زیاتر داکەویتن ئەوە دێ چ لە عێراقە بکاتن کو هێشتا پشتبەستنا خۆ بە نەفتێ زیاترە ژ یا بابەتێ نەنەفتی خۆی ئەم نەزیفە لێ هەر لە نەوتانیە لە غازی سروشتی شایە گەر ڕێگەم بەی بابەتەکە بگوێزمەوە بۆ غازی سروشتی چەندین جاری دیکەش باسمان کردووە یعنی ئێستا لە بەغدای پایتەختان نزیکەی 4 بۆ 5 ملیۆن سیارە ڕۆژانە هاتوچۆوەکە بە ملیۆنەها مۆلیدە ژینگە پیسەکە بەڵام عێراق غازی سروشتی غازەکەی خۆی کە لە نەوتەوە دەرئەهێنرێتەوە 100 ساڵە ژینگە پیسەکە بۆ بە دووەم یا سێم پیسکەرترین ژینگەی جیهان کە لە کاتێکە عێراق وڵاتێکی سناعی نییە بۆچی ژینگە پیسەکە ساڵانە 6 بۆ 7 میلیارد دلار عێراق غازی سروشتی هاوردە ئاکات بە سێ هێندەی گرانتر لە بازار غاز لە ئێرانەوە هاوردە ئاکات ئەم پرسە نزیکەی 12 میلیارد دلار بە ئەترافی ئەنجومەنی وەزیرانی عێراق نزیکەی 12 میلیارد دلار لەسەر عێراقەکە پرسی غازی سروشتی بۆ بەرەمێنانی کارەبا نەیتوانیوەم کێشەیە چارەسەرکات بۆ جەنابەت ئیشارەتت پێکرد بەڵێ ببوورە دکتۆر عێراق بدە زیادەکردنیان نەفتێ بڵام زیاتر لەسەر ئەبێژی ڕابواستن بوومە زەڵالتر ببیتن ئەوێ وەکو چارەسەریەک بۆ خۆدانە دەبێ داماداکاتنەوە نرخی نەفتێدا زیاتر نەفتێ بنێریتن هەرچەندە گازندا لەسەرن و ناکوکیژی چێبوونە دکارە ببێ زیادەکردنیان نەفتێ وێ بوشاییە یاکو داهاتێ وێدا چێ ببیتن پڕ بکەتەوە بە بڕوای من کێشەی عێراق بە وەڵامیان پرسیاری جەنابەت سێشتا یەکەمیان عێراق تا ئێستا سنعاتی نەفتی نییە لەگەڵەوەی نزیکەی 100 ساڵە نەوت لە عێراقا ینی کێڵگەکانی کەرکووک و بیپی لێک بینەوە یعنی نەوتی کەرکووک دایکی پرۆسەی نەوتیە لە عێراقا کە بیپی خاوەندارەتی لێ کردووە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە لەو کاتەوە عێراق نەبووە بە خاوەنی سنعاتی نەفتی یعنی هەر لە مشتەقاتی نەفتی من بە برای خۆم بڵێم ساڵانە 2.5 بۆ 3 ملیار و نیو عێراق مشتەقاتی نەوتی لە دەرەوەیەنە لە رووسیا و لە هیندستانەوە لە کاتێکە خۆی خاوەنی نەوتە نەیتوانێت سنعاتێکی پێشکەوتووی نەوت بەرەم بێنێ ئەمە زانی وەکو چی وایە وەکو وایە جەنابەت مریشکێکت هەیە کولانەیەک شتەیە ماڵێک شتەیە مریشکەکەی خۆتە هێڵکە بۆ تۆەکە بەڵام ئەم هێڵکەی پێی نێری بۆ هیندستان و بۆ وڵاتانی دیکە بۆی بۆت بکوڕێنن و بۆت بێننەوە بیخۆی ئەی خۆت بۆ نایکوڵێنی
بە هەرزانتر و مریشکەکە و هێڵکەکەشی خۆتە یعنی لە هەندێ مەجالە عێراق لە هەندێ مەجالە عێراق نەبووە بە خاوەنی سەتادەی بەرەمێنانی کانزا و سناعەتی نەفتی ئەمە یەک دووهەم عێراق پشت بە نابەستێ بە وزەنیۆبەوەکان بە ژینگەی پاک لەگەڵ ستانداردی جیهانیان ناڕوات ئەمە ژوای لێ کردووە نەو دەربێنێ و بیفرۆشێت بەڵام ئەمە ڕۆژێک دێ و بەندەرەی کێشەی تیا دروستە بێت خاڵی ئەخیر و کۆتایی ئەوەیە لە وێنە گەورەکەیە ئێستا ئێمە لە بەردەم گلۆبال تۆرنینگ پۆینت وەرچەرخانی جیهانی داین واتە بازاڕ ئاسیایەکان لەگەڵ بازاڕەکانی خۆراوە و ئەوروپا و ئەمریکا لە ململانێدان عێراق لەم نێوەندەدا ڕەنگە بێ بە قوربانی ئەگەر وریانە بێت باشە لەم کاتەدا کە ئەگەر وریانە بێ بە قوربانی و هەوڵ دەداتن ڕێگای بانیاس کەرکووک چاڵاک بکاتەوە دەمەکێ دەکو ئەگەر ئەم لە ساڵێن چوی بنارین پشتی زیاتری هەفتەیە ساڵانژی چەندین هەوڵێن کارپێکردنەوە وێ بۆڕیە و تەمامکردنەوە وێ بۆڕیە سەر نەگرتنە نەها دوا گوهاتنێ لە ناوچەیە چێبووینەدا گونجای دەبینن کو ئەف ڕێیە بێجارەیان ئەف هەوڵە بێجارە دێ سەر بگریتن نەفتە عێراقی بڕیا سووریەژی بێتەشاندن من دەوری 2 ساڵەوە عدم داوە ڕۆژێک بێم لە ستۆدیۆ لای جەنابەت بە نەخشە ئەمە ڕوون بکەینەوە کە لە نێوان حوزەکانی وڕاستیەوە یعنی لە ڕووی جیۆپۆلیتیکی وزەوە سپاس لطفە سپاس دەکەم یعنی پێگە و مووقعی عێراق بە پێی جیۆپۆلیتیکی وزە ئەکەوێتە کێوە لە بینی حوزەی دەریای سپی ناوەڕاست حوزەی قەزوین و حوزەیەکش لە خوارەوە کە عێراق ڕاستەوخۆ بەشەکە لە کەنداوی عەرەبی یا کەنداوی فارسیە ناوێکی بۆ بدۆزینەوە بەڵام قەزیەکە ئەوەیە کە ئێستا ئێمە دوو پرسمانەیە بۆی بابەتەکە بە تەواتی زەڵال بێوەکو جەنابتەیڵێ یەکیان بازاڕی وزەیە یەکیان جیۆپۆلیتیکی وزەیە ئەوەی کە خەت و خطوتەی بانیاز باسی ئەەکەیت ئەمە جیۆپۆلیتیکی وزەیە ڕاستەوخۆ پەیوەندی بە عێراقەوە بەڵام با پێشا بێنە سەر بازاڕی وزە لە ئێستاە لەبەرەوەی جیهان زیاتر پێویستی بەنەوتە لەگەڵ ئەو هەموو هەوڵە جیهانەی بۆ ئەوەی بەدیلێک جێگرەوەیەک بۆ نەوت دۆزنەوە ئێمە لە ساڵی 2015 جیهان 94 ملیۆن و 500 هزار بەرمیل نەوتی لە ڕۆژێکا بەکارێناوە بەڵام ئەمڕۆ لەگەڵ جەنابتا قسەکەم بە پێی ئینتەرناشنال ئینەرجی ئەژەنسی ئاژانسی تاقی عالەمی و پێی ئۆپیک و پێی ئاژانسی ئیدارەی معلوماتی تاقی ئەمریکی جیهان ئەمڕۆ ڕۆژانە سەر و 104 ملیۆن بەرمیل نەوت بەکارێنێ واتە نزیکەی 10 ملیۆن بەرمیل نەوت لە ماوەی 10 ساڵی ڕابردووە پێداویستی جیهان زیادی کردووە ڕۆژانە کەواتە تا دێت لەگەڵ ئەو هەموو وڵانەی باز دەکەن بۆ جێگرەوە بۆ نەوت بدۆزرێتەوە یا بۆ غازی سروشتی پێداویستی جیهان بۆ نەوت زیاد ئەکات ئەمە وای لەوە کردو عێراق بێ بە سەپلایر زیاتر بخاتە ڕوو هەست بە قەیرانەکە نەکات فەرخۆی لە چوارچێوەی مەعمەعەی ئۆپیکە حەشاردە لە ڕاستیە ئۆپیک ئێستا 140 بڕیاری نەوتی جیهانی بەدەستەیە کەمتریش یعنی تەحەکوم ناکە بەسەر تەسعیرەوە بە شێوەیەکی گشتی بەڵام ئەم نەوتەی کە عێراق هەناردەی ئەکا یا تەزدیری ئەکا نزیکەی 60% بۆ 65% بۆ بازاڕ ئاسیایەکانە واتە گەورەترین کڕیاری نەوتی عێراق چین و هندستان و کۆریای باشوور و یابان و ئەمانن بڕێژی کەمتریەچێ بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا و ئەمانە لەوەرەوە ئەمێ باسی جیۆپۆلیتیکەکە ڕوون بکەم بۆ خەتەی بانیاس ئەو خەتەی کە جەنابەت ئیشارەتت پێکرد خەتێک لە کەرکووکەوە کرێتەوە بە خاکی سووریایە ئەوە بۆ مێدەتریانە بۆ دەریای سپی ناوەڕاست ئەڕوات کە ئێستا ئەوە نزیکەی 10 ساڵ زیاترە لە بینی قوبرس و ئیسرائیل غازی سروشتی دەرئەهێنرێت بۆڕێک دروست کراوە 1900 کیلۆمەتر هەتا ئیتاڵیا و یۆنان ئەڕوان بۆڕێ بەژێر ئاوە کەواتان بۆڕێ بەوە دروست نەکراوە هەوای پیا بڕات ئیسرائیل و قوبرس و ئەمریکا و فەڕەنسا لێ ئاڵاون ئەیانەوێ حوزەی دەریای سپی ناوەڕاست دەوڵەمەند بکەن بە قووەتی بکەن ئەم کوتلەیە بۆیە یانەوێ نەوتی کەرکووک و عێراقیش واتە ڕووگەی هەناردەکردنی نەوتی عێراق بگۆڕن لە خەلیجەوە بەرەو مێدەتریانە بەرەو دەریای سپی ناوەڕاست نازانم ڕوونە زەڵالە دکتۆر اینجا تشتێکی دیژی بڵام بزەڵالی لەسەر ڕابواستین ئەڤە هەمی دەمەکێدەیە کو دانوستاندنên دنابەرە واشنگتن و تەهرانێدا حتا نوکەیە کولسەرتێتە گوتن بە ئەرێنی بەردەوام دکن خولاسەیەم ژی هاتیە دەستپێکردن ئەڤڕۆ ئەڤە حتا نها بە ئەرێنی بە بگەنە ئەنجامێکی کو هەردوو ئالی ڕێبکەون دێ چ لە نرخان بکەتن دکتۆر دەدەمێن پێشدەر لەگەل بێ دابازینە نەهاژی هەیە پێم وابێ هونەرمەند
نازانم سەوتی من ڕوونەوەنێ پێم وابێ هونەرمەند عوسمان عەلی ئەڵێ نازانم خۆمەزانم شۆمێشە شتێکی وا هەیە ڕۆژێ بەو داخەوە دەمرم رووسیا و ئێران داخە گەورەکانەوەیە نەوتی عێراق یا هەرێمی کوردستان بەرەو مێدیترانە بڕات چکە ئەزانن مێدیترانە دەریای سپی ناوەڕاست ڕاستەوخۆ لەلایەن خۆرئاواوە خاوەندارێتی ئەکرێت بۆیە لەو ماوەی ساڵانەی ڕابردووە ئەبینی هەر کاتێک باسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یا باسی تەصدیری غازی سروشتی کوردستان دەست پێکا یەکسەر حەشدی شعبی بۆمبێک ئەگرێتە کۆرمۆر بۆمبێکی تر ئەگرێتە فڵان چێڵگەی نەوتی یان باس لەوە کرێت غازی کۆرمۆر و نەوتی خوڕمەڵە هی عێراقەوە بێت تەسلیمی بکەینەوە من یعنی لێرەوە دێمە باسی هەرێمی کوردستان ئێمە دەکرێت چی بکەین بەڕاستی لەم نێوەندەی کە باسمان کرد ئەگەر سبەینی عێراق بزانێت لەم جەنگە جیۆپۆلیتیکەی لە ناوچەکەیە کێشەی جەنگی غەزە یا جەنگی ئۆکراین یان لە گرژە جیۆپۆلیتیکەکان نەجاتی بووە یان عێراق پەڕیوەتەوە لەو مەشاکیلە ئیقلیم و جەنگە گەورەی کە هەیە ئەوە من دڵنیام عێراق بە قووەتەوە دەسەگرێ بەسەر چێڵگەکانی خوڕمەڵە و کۆرمۆر و تا چەمچەماڵیش دێت و زاڵیش ئەبێ و کۆی لە 100 ساڵی ڕابردووە کاتێ عێراق دەسەڵاتی هەبووە مرکزیت دەقوەتر بوو و نەویست و هەرێمی کوردستان یا کوردی نەوکیە بێ خۆی بخورێنە بەڵام بۆی هەرێمی کوردستانی ئیسفادە لەم دەرفەتە زێڕینە وەربگرێ من 3 خاڵی گرنگ ئەخەمە ڕوو بەڵکو خوا بکات ئیسفادەی لێ بکرێت یەکەمیان هەرێمی کوردستان ئەوەی کە خاڵی سلبی عێراقە ئێمە بیکەین بیقۆزینەوە ینی ئەو غەڵەتانەی عێراق کردوێتی لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ئێمە هەوڵ دەین بیکەین بە دەرفەت و ئەو هەڵانە نەکەین کە عێراق کردوێتی بۆ نمونە عێراق سناعاتی نییە ئێمە بە پەلە سناعات بکەین ئێستا من ئاگدارم شەریکاتی کۆری بە پاڵپشتی بانکی ئەمریکی نزیکەی 36 بۆ 40 میلیارد دۆلاریان خستۆتە ڕووبۆی غازی چەمچەماڵ تۆزێکیان پێ بفرۆشێ تاوەکو 5 مەصنەعی گەورە دروست بکەن لە هەرێمی کوردستانە ئەمە نزیکەی 100,000 دەرفەتی کارە ڕەخسێنێ بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەم کابینەی دێمە جگە لەوەی 100,000 دەرفەتی کار ڕەخسێنە نزیکەی 30 بۆ 40 میلیارد دۆلار سەرمایە دێتە ناو هەرێمی کوردستانەوە جگە لەوە تۆ گرێبەستەکەی لەگەڵ 3 دەوڵەتە ئەمە پاڵپشتی نێودەوڵەتی و دیبلۆماسی بۆ هەرێمی کوردستان زیاد دەکات سبەینێ ئەگەر عێراق دەسەڵاتی هەیە بێ دەسەگرێ بەسەر چێڵگەکەیان نایەڵێتەوە ئەمە بکەیت لەم ئەم سناعاتانە چی ئەەکەن ڕەنگە جەناب بپرسی بۆ نمونە غازی سروشتی ئەکرێ بگۆڕێ بۆ شێوەی بگۆڕێ لە ڕووی کیمیاییەوە بۆ سەمات بۆ پەینی کیمیایی بۆی زەوی مردوو لە ڕووی کشت و کاڵیەوە زوو بکرێتەوە بۆی فۆسفات و یۆریا و مادەکانی دیکە کە لە بازاری جیهانی ئەگران ئەوانە بەرهەم بێنێ لە هەرێمی کوردستانە گەلێک سپاس دکتۆر بەهرۆز جعفەر ئەمە نقطەیەکی گرنگە بەڕاستی ئەگەر چێ بکرێ بەێ سپاس بۆ زانیاریان دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگەها مێدیتریانە بۆ لێکۆڵینێن دێ وارە ئەنەرژیێدە ji Silêmaniyê li gel me bûn mando nebin.